یەکێتی کەمەندامان و ڕێکخراوە خاوەن پێداویستە تایبەتەکان نیگەرانن لە بەرامبەر بێهەڵوێستی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و حکوومەتی هەرێم، چونکە وەکو خۆیان دەڵێن سەرەڕای دووبارە پشکنینەوە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان، بەڵام تا ئێستا ئەوانەی لە پشکنینەکاندا دەرچوون موچەکانیان بۆ چاک نەکراوە. لەگەڵ ئەوەشدا ئەوانەی ماوەی 5 مانگ بەهۆی دووبارە پشکنینەوە بۆیان موچەکانیان وەستا بوو پێیان نەدراوە، بەو هۆیەشەوە گرفتی گەورەی مادییان بۆ دروست بووە. داواکارین لە وەزیری کار کە تەنها بڕیار ئەمڕۆ لە دەستی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیە کە دکتۆڕێکەوتە بە وەکالەت وەزیرە. داواکارین بە زووترین کات لەم بەتایبەت لەم مانگەدا کە ئێشتا لیستی موچە نەبەسراوە ئەو چەند هەزار کەمەندامەی کە سەرکەوتنیان بەدەستهێناوە لە دوای تانەکان بخرێتەوە لیستی موچەی کەمەندامان بۆی لەم مانگەدا موچەیان بۆ ببەسرێ، چونکە ئێمە وەکو ڕێکخراوەکان و وەکو بەڕێوەبەرایەتیەکان هەمووی پێی وایە هیچ ئیشکالێتێک نەماوە، هیچ کێشە و گرفتێ نەماوە لە بەردەمی ئەو کەمەندامانەی کە حەقی خۆیانە ڕێژەی پێویستیان بەدەستهێناوە بدرێنەوە بە لیژنەکان. و ئەگەر لەم ڕۆ بەدواوە کەم ئەندامان نەخرێنەوە لیستی موچەی کەمەندامان ئەم مانگە موچەکەیان بۆ خەرج نەکرێتەوە، ئەوە بەڕاستی خەدرێکی زەقە لە کەمەندامان دەکرێت. سەرۆکی یەکێتی نابینایانیش دەڵێت سەرەڕایکەمکردنەوەی ڕێژەی کەمەندامان لە لیستی موچە، بەڵام تا ئێستاش حکوومەتی هەرێم موچەکانیان لە وادی خۆیدا پێنادات. لەگەڵ ئەوەشدا ناحەقی زۆر کرا لە پشکنینی خاوەن پێداویستی تایبەت و بەهۆی زۆری ڕێژەی کەمەندامی زۆرێک لە پشکنینەکان دەرنەچوون و گرفتی گەورە بۆ ژیان و گوزەرانیان دروست بووە، چونکە بەهۆی کەم ئەندامی بەشێک لە جەستەیان ناتوانن هیچ کارێکی دیکە بکەن. بەداخەوە لەو لیژنەیە کۆمەڵێک کەمەندامی زۆر خاوەن پێداویستی زۆر موچەکانیان ڕاگیرابوو بە ناحەق. لە پاش دووبارە دانەوەیان بە لیژنە ئەوە کۆمەڵێکی زۆر بە لیژنەکە دەرچوونەتەوە مەشمولن بەوەی کە موچەیان بۆ بکرێت، بەڵام جێگەی داخەوە 5 دانە مانگە موچەیان ڕێگیراوە بە بیانووی ئەوەی لیژنەکان تەواو نەبوون. ئێستا لیژنەکان تەواو بوون، مەفروزە ئەم مانگی حوتە کە موچە ئەدرێت موچەی ئەوانیش بدرێتەوە هینی هەر 5 مانگە، بەڵام هینی ئەوانەی کە دووبارە پشکنینەوەیان بۆ کراوە ئەبێ موچەکانیان بۆ سەرفکرێتەوە. بۆیە ئێمە دڵخۆش بووین بەوەی کە وتیانە مانگە دووبارە موچەکانیان بۆ ئەگەڕێنرێتەوە، بەڵام ئێستا ئەوەی کە پێمان ڕاگەیەنراوە تا ئێستا دیار نییە موچەکانیان بۆ بەسریان نابەست. نزیکەی 18,000 خاوەن پێداویستی تایبەت بە بڕیاری حکوومەتی هەرێم و وەزارەتی کار پشکنینیان بۆ کراوە و لەو ڕێژەیە بە دووبارە پشکنینەوەیان 15,000 کەسیان لە پشکنینەکان دەرچوون. تا ئێستا داواکاری خاوەن پێداویستە تایبەتەکان لە حکوومەتی نوێ و وەزارەتی کار ئەوەیە هیچ نەبێت ئەوانەی لە پشکنینەکان دەرچوون موچەکانیان پێ بدرێت و موچەی فەوتاوی ئەو 5 مانگەشیان پێ بدرێتەوە.